پەیمانگای گۆتێ لە عێراق بە کۆکردنەوەی هونەرمەندانی ئەڵمانیا و ئیسپانیا و کوردستان شەوە ئاهەنگێکی گۆرانی و میوزیکی لە باخی گشتی هەڵەبجە ڕێخست. ئەمە تێکەڵکردنی مۆسیقای کوردی و جیهانیە، هونەرمەندەکانیش بە هەمان شێوە. بۆ نمونە تیپە مۆسیقیەکانی سلێمانی و هەڵەبجە و شەنگال هونەرمەندە موزیسیانە جیهانیەکان بەشدارن. ئامانجمانە کەشێکی ئارام بۆ خەڵکی هەڵەبجە بسازین. گروپی میوزیکی ئەسنا بە پێشکەشکردنی گۆرانی کوردی ڕەسەن بەشداریان کرد کە گروپەکە لە چەند کوڕووکچێکی گەنجی هەڵەبجە و سلێمانی پێگاتووە. ئەم شەو بە گۆرانی وتن بەشدارم. کۆمەڵە گۆرانی کوردیمان حازر کردووە کە بتوانین پێشکەشی خەڵکی هەڵەبجێ بکەین بە شێوەیەکی زۆر جوان کە بتوانن تا ڕادەیەک ئەو تینوێتی کە هەیەە بۆ هونەر و موزیک بڕاوێتەوە. تیپی مۆسیقای میرزۆی شەنگالیش بە بەرهەمە هونەریەکانیان کەشێکی گەرم و گوڕیان بە شەوە ئاهەنگەکە بەخشی. حەلەبجە ئاگە بریناوی کووری زوودێ بەس ئیرۆ ئەندێ مەگەلە کێف خست دلێوان بە گروپا خوڕێ بە ئەف گروپا دەلال گروپا میرزۆ میوزیک ئاشنگالێ و گەلێکی بمەر کێفکردن ئەهلێمەی حەلەبجە وإن شاء الله تم أم بردوام من أف جروب ميرزو ميوزيك طبعا أف 4-5 سالي وي بردوام وكاردكي. هاوڵاتیانی هەڵەبجەش بە ڕێژەیەکی فراوان بینەری ئەم چالاکیەی پەیمانگای گۆتێ بوون. هیواخواز بوون ئەم چالاکیانە لە شارەکەیاندا بەردەوامی هەبێت. وەکو بینن هاوڕێنمان لە سلێمانی و لە شارەکانی تری کوردستانەوە هاتوون و پێکەوە لێرە کۆبوونەتەوە لەگەڵ ئێمە و ئەم شەو ئاهەنگیان بۆ ئێمە ڕێخستووە. هەڵبەتە ئەمە یەکەم جار نییە کە ئەوان لەم جۆرە ئاهەنگانە بۆ هەڵەبجە ڕێکە خەن. دڵخۆشین بەم جوڵانە کە هەبێت لە هەڵەبجەیە. لەگەڵ گروپە مۆسیقیەکان و پێشکەشکردنی بەرهەمە هونەریە جیاوازەکان هەمووان تا درەنگانێکی شەو خۆشی و شادیان گێڕا. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.